چکە براکانم ئەوەی کە سلوکی ئینسان زەبط دەکا، ئەوەی کە ڕەوشتی مرۆڤ جوان و ڕێک و پێک و باش دەکا، ئەوەی کە مرۆڤ دەکاتە مرۆڤێکی صالح و مصلح و حەسەن و محسن، چاک و چاکەکار، باش و باشکار، چییە؟ ئیمانبوون بە خوا و بە ڕۆژی دواییە. يؤمن بالله واليوم الآخر. بۆچی خوای گەورە ئەم دووە زۆر جار بەیەکەوە دێنێ، ئیمان بالله و باليوم الآخر. چکە تۆ کە هەست ئیمانت بەخوایە، شەرم لە خوا دەکەی، لی دەترسی، هەست بە مراقەبەی دەکەی، خۆشت دەوێ، بە گەورەی دادەنیت، و کە ئیمانت بە ڕۆژی دواییە، چاوەڕێی بەهەشتەکەی قیامەتیت و دەترسی لە جەهەنەم. ئەوە واد لێ دەکا کەسێکی متەزین و کەسێکی باش و ساڵح و چاک بیت. پێویستت بە کامێرەی شاراوە ناکە کامێرەی شاراوەت بۆ دانێن بۆی تۆ دزینەکەی لە دائیرەکەت. پێویستت بە دائیرەی ئەمن و ئاسایش ناکە، چکە ناکرێت خۆ. ئایا دەکرێت کولی نەفەرێک پۆلیسێکی لەگەڵ دانین بۆی پارێزگاری لێ بکە ئەو کەسە دزینەکە، ئەو کەسە قەتل نەکە، ئەو کەسە زینانەکە، ئەو کەسە ماڵی خەڵک نەخوا، ئەو کەسە ناکرێ ئێمە بۆ هەموو تاکە کەسێک شورتیەک دانین، مراقیبێک دانین، بەڵام دەکرێ وا بکەین هەموو کەسێک ناخی خۆی مراقیب بێ بەسەریەوە، هەست بە مراقبەی رب العالمین کا جل جلاله. ئیسلام دووەمیانە، بەڵام ئیلحاد یەکەمیانە. ئیلحاد بە زەبری قووەت و هێز و کامێرەکان و نازانم شورتە و پۆلیس و چی دەیانەوێ شیرازەی وڵات ڕاگرن. بەڵام ئێستاش وەرە سەیری سەرژمێری و ئیحسائیاتی ئەمریکا بکە، ئیغتیساب چەندە ڕۆژانە، قەتل کوشتن چەندە ڕۆژانە، دزی چەندە ڕۆژانە، یعنی ئەنواع و ئەشکال جەرائیمی کە تێدا دەکرێت. ئەو هەموو دام و دەستگای حکوومەتە، ئەو هەموو بودجە و مەساریفە فریای ناکەوێت. بەڵام دەیتە شوێنێکی وەکو مەککە لە مەوسمی حەجدا جاروا هەیە 5 ملیۆن کەس کە دەڵێن 2 ملیۆن 2 ملیۆن و نیو ئەوە خەڵک کە هاتووە، بەڵام ئەی بە ئەهلی مەکەشەوە خۆیەوە نزیکی 5 ملیۆن کەس لە یەک شوێنە. دزی نابیستی دزیەک بکرێ، نابینی خوێنی کەسێک بڕژێ، نابینی لە کەسێک بدرێ، نابینی خیانەتێک بکرێ، هیچ جەریمەتێک ناکرێ. بۆچی؟ هەر نەفسێک لەو مسلمانانە خۆی لە خۆیدا هەست بە مراقەبەی رب العالمین دەکا و ئیمانی بە ڕۆژی دواییە. بۆیە پێویستی بەوە نییە کەس چاودێری بێ، بەڵام کە ئیمان نەما بەخوا و بە ڕۆژی دوایی، ئەوە چاوەڕێی هەموو بەڵام موسیبەتێکە. یعنی کەسێک لە دائیرەی و پارەیەکی یعنی زۆری لەبەردەستە، بودجەی وڵاتی لەبەردەستە، زەمان چییە کە دزی ناکە؟ زەمان چییە گەندەڵی ناکە؟ زەمان چییە کە یعنی وەصلی تەزویر ناکە، کۆمەڵی پارەی لێ دەنووسێ فڵان شتە واژ نییە؟ زەمان چییە؟ هیچ. بەس ئیمانی بەخوا نەبێ، هەموو کەس دەتوانێت دزی بکە، دەتوانێت ئەنواع و ئەشکال جەریمە بکە. جا ئیلحاد ئەوەیە کە خەڵک لەکوێدا ببڕی، واز لە ڕۆژی دوایی بێن خەریکی دنیا بە دەڵێ ئەوە یەکەم کتاب و لە غەرب کە دروست بوو.